تەزبیح ئەو شتەیە کە بۆتە هاوڕێی زۆربەی تاکەکانی کۆمەلگا لە کۆڕ و کۆبنەوە و بۆ نەخۆش و ناخۆشەکانیشدا دەبینیت زۆربەی پیاوان تەزبیحیان بەدەستەوەیە و تەزبیحاتی پێدەکەن لەگەڵەوەشدا هەمیشە جوڵەی دەستیان دێت و لەگەڵ جوڵاندنەوەی دەنکەکانی تەزبیحدا مامۆستایەکی ئاینیش بۆ چوونی خۆی دەخاتە ڕوو لەسەر تەزبیح. تەزبیح لەناو کۆمەڵگەی کوردەواریە باوی هەیە خەڵکێکی زۆر ئەهتمامی پێداوە ئیتر هەر یەکە و بە مەبەستێک هینی وا هەیە وەکو خولیا و ئارەزوو ئاواتێک هیوایەک ئەم تەزبیحە بەکاردێنێ وەکو خولیایەک ئالوودەی ئەم تەزبیحە بووە هین وا هەیە بەکاری دێنێ بۆ زیکر و یادی خوای پەروەردگار زۆرێک لە ئەهلی تەسەوف و تەریقەت بە بەردەوامی تەزبیحیان بەکارهێناوە بۆ یادی خوا بۆ زیکری خوا بۆ سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام خەڵکێکی تریشەیە خەڵکێکی سادە ئەم تەزبیحە وەکو خولیایەکە وەکو بۆی چۆن بڵێ دەستی بەتاڵ نەبێ شتێک بەدەستەوە بێ و خۆی پێوە مەشغوڵ کات خێتێک هەمووی بەسۆتە یەکەوە و لەسەریانەوە گوڵەیەکەیە قایدەیەک و سەرکردەیەکەیە بۆیە ئەگە بێت و ئەم پەتە ببچڕێ هەموو ئەم تەزبیحانە دانە بەدانە ئەکەوێتە خوارەوە بۆیە پێویستەکە لەسەر ئێمەیش مرۆڤایەتی بە شێوازێکی گشتی و میلەتی کوردی خۆمان بە شێوازێکی تایبەت یەکگرتوو بین وەکو ئەو تەزبیحە هەمومان تەواوکەری یەک بین ئەگەر یەکێکمان لەو ڕیزبەندیە کەوتە خوارەوە یەکێکمان پەراوێز کرا لەو ڕیزبەندیە ئەوە هەمووی پەراوێزەخرێ و هەمووی ئەکەوێتە خوارەوە. بەلای زۆربەی کەسایەتەکانەوە تەزبیح تایبەتمەندی خۆی هەیە کەسایەتێکی عەرەبی ڕەسەنی خورماتوش لەسەر تەزبیح دەڵێت. السبحة فيها شيئين الأول أنه تەزبیح دوو تایبەتمەندی هەیە یەکەمیان ئەوەیە کە تۆ تەزبیح دەگری بەدەستەوە خوداپەرستی پێ دەکەیت کە دروستکەری گردونە و دەروون ئاسوودە دەبێت با یادکردنەوەی خوددا هەر کەسێکیش تەزبیحی بەدەستەوە بێت خۆی پێوە سەرقاڵ دەکات ئەکە تەزبیحی پێ نەبێت پەنجەکانی بەبێویست ئەجوڵێنێت تەزبیح واتای هاوتایی و پشتیوانی یەکتر جۆر و شێوەشی زۆرە. هي عبارة عن صلة متواصلة ومتراصة ومنفصلة بالمناسبة كل خرزة لها خاصيتها وكل خرزة تتحرك بحرية ولكن ترجع مرتبطة بخيط واحد لا تستطيع أن تتجاوز هذا الخيط لأنها مرتبطة به ارتباط وثائقي. تەزبیح مێژوویەکی دێرینی هەیە و لە زۆربەی وڵاتان بەلای تاکەکانی کۆمەلگاوە هەڵگردنی بووەتە باو بۆیە وەکو سێبەری تاکی لێ هاتووە و بۆ هەموو جێگایەک یاوەری دەکات ئەمە شوای کردووە دەیان کۆمپانیا تەزبیح دروست بکەن بە شێوەی جۆراوجۆر. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.